سڵاوتان لێبێ بیسەران و بینەرانی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی ئەم کاتتان باش. من بێستوون محەممەدە بەرنامەی گفتوگۆی ڕۆژنامەنووسی ئەم هەفتەیەتان پێشکەش دەکەم. ئەم هەفتەیە بابەتی گەرمی ڕۆژ ناردنی بودجەیە لەلایەن حکوومەتی عێراقەوە بە میوانداری سەرکۆ یونس شارەزای بواری ئابووری ناس گفتوگۆ لەبارەی پشکی بودجەی هەرێمی کوردستان کە لەلایەن حکوومەتی عێراقە و ئەو ڕێککەوتنانی کە لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بۆ ناردنی موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان کراوە گفتوگۆی لەبارەوە دەکەین. وەکو دەبینین کە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە بەغدایە بۆ گفتوگۆکردن لەبارەی بودجەی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراقی فیدراڵ. بە پێی زانیاریەکان تاوەکو ئێستا بەداخەوە هیچ بەرەو پێشچوونێکی باش لە نێوان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا نییە سەرڕایەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو خاڵانەی جێبەجێ کردووە کە لە بودجەی عێراقدا هاتووە لە پرۆژە یاسای بودجەی عێراق کە پرۆژە یاساکە بوو بە بودجە و تێپەڕێنرا لە پەرلەمانی عێراق. کاک سەرکۆ یونس ئابووری ناسمان لەگەڵا لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە گفتوگۆ لەم بارەیەوە دەکەین. کاک سەرکۆ سوپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەمان. دەمەوێت سەرەتای پرسیارەکەم لەوە دەست پێ بکەم، ئایا حکوومەتی عێراق بۆچی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق نانێردرێت؟ زۆر ساز بۆ ڕێز بۆ احترامان هەیە بۆ گەورانی بەڕێستان لە ڕاستیەکە بەسون کێشە ئاڵۆزەکانی نێوان هەولێر و بەغدا وەکۆڵێ مێژووی درودرێژی هەیە هەر لە دوای ساڵی 2023 تاکو هاتنی شەڕی داعش و دوایەوە سەرهەڵدانی کۆرۆنا ڤایرۆس و دوای هەموو عەلاقاتانێکەوە لەبینی بەغدا و هەولێر نەما هەموومانە سەرچاوی سەرەکی بوون بۆی کەوە شەکان وەکو کورداوی خۆمان هەڵقەڵەکە بوون لەسەر ئەم بابەتی ئێستاکەوە حالیان لەسەر پێڵەن بەشە بودجەی هەرێمی کوردستان بەپێی ئەو ڕێککەوتنێکەوە لە نێوان هەولێر و بەغدا هەبوو پێش ئەوەی کەوا یاسای بودجە لە پەرلەمانی عێراقەوە یان بە مانایش کە لە ئەنجومەنی نێوانی عێراق وەکۆڵە پەسەند بکرێت و تێپەڕێنرێ قەراری ئەوە دراکەوە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزامەکە بە هەموو ئەو مەرجانێکەوە حکوومەتی بەغدادا ئەنی بە تایبەتی لە هەناردەکردنی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەرێمی کوردستان بۆ دەرەوە هەناردەی کە ئەگەر نەکرام 400,000 بەرمیل ڕادەسی بەغای کە بۆ بەکاربردنی ناخۆی. ئەمە بەداخەوە بۆی دادگای بڕیارەکەی دادگای تێڵتنەوەی یاسای پاریسەوە دەرە بزۆرەکان لە تقریبا لە حەڤەی 2023 تا ئێستا هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆری وەکۆڵە بەندەری جیهانەوە تا ئێستا ڕایگیراوە زەرڤیزیانی زۆر بە ئابووری هەرێمی کوردستان عێراق و تەنانەت بە تورکیاش گەشتووە. ئەمە کاریگەری هەبوو لەسەر بابەتێکەوە ئێستا هەر نەگەستنەوە ڕێکەوتن هەفتەی پێشتریش وەزیری دەرەوەی تورکیا هاتە بەغدا و هاتە هەولێر ئێستا وەکو دیارە دەوقڵێن مەرجەکانی تورکیا قورس و گرانن حکوومەتی عێراقیش لەێدا بۆ شێوەیە ناوێت مەسەلا ئەم بابەتە چارەسەرکاوێت کاتەکانی کە بەکاربێت. لەم لایەنەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا پێش ئەوەی کەوا یاسای بودجە پەسەند بکرێت اتفاقێکی گەورانی ئیمزا کرد هەمومان وەکو هەوڵاتیان و دانیشتوانی هەرێمی کوردستان دڵمان خۆش بوو کە چی پێت ئەو هەواڵانە نابیسین کە چیتر ئەو بابەتانە دوارکەوتنی موچە و وەکو زۆرە لە زۆرەکان سیاسەتی پاشەکەوت و ئەو بابەتانە بەختانە وا مندانا بوو کەوا بەشە بودجەی هەرێمی کوردستان کەوا لەسەر حسابی وەکوڵە لەسەر بڕیاری دابەزبوونی دانیشتوان کراوە قەبای دانیشتوانی هەرێمی کوردستان هەمڵێنرا بۆ بڕێکەوە لە بەشە بودجە دیاری کراوە کە لە ساڵ 12.7 هەموو بەشە هەموو یاسای بودجەی گشتی عێراق بێت. لەم لایەنەوە ئەوە بوو خۆشبەختانە هەمووی وەکو باسمان کۆمێدێکی باشمان هەڵسینی بەڵام کاتێککە هاتێنی ناو یاساکە و لە ئەنجومەنی نوێنەرانە یاساکە خاڵ بە خاڵ و بڕگە پەسەند کرا دیار و تەڵە و جۆرێک لە جۆرەکان مەسەلەن بربەستی گەوران دەنا و لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستانە حتمەن ئەمە بەرپلانی گەورە بوو وای لێ هاتە ئێستا بەداخەوە هەرێم و بەغدا بەمانایش کە هەولێر و بەغدا نەگەشتن ڕێکەوتنیی کۆنکرێتی کەوا چیتر ئەم بابەتە لە بابەتی ڕۆژ و خەم و خەفەتی وەکۆڵی هەموو دانیشتوان و موچەخۆرانی هەرێمی کوردستان. کاک یونس بمبورە لێرە ڕاتەگرم بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان وا ناڵێت. حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ئێمە ئەو خاڵانەی کە ڕێکەوتنمان لەسەر کردووە هەموویمان جێبەجێ کردووە ئەوە حکوومەتی عێراق پابەندی ڕێکەوتنەکە نابێت. دوایی زانیاری ئەوەندەی من بەدەستم گەیشت بێت لەم کۆبوونەوەی کە لە نێوان شاندی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا کراوە یعنی جۆرێک مامەڵەکردن یاخود یاریکردن بە بڕگەکان خوێندنەوەی جیاواز بۆ بڕگەکانی یاسا دەکەن. پێت وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاساکەی ئەو خاڵانەی جێبەجێ نەکردو یاخود حکوومەتی عێراق بەڕاستی ئێوێ هەرێمی کوردستان برسی بکات لاوازی بکات؟ لەڕاستی ئەگاک بەستون ئەمە طبعا بەپێی دەستور هەرێمی کوردستان هەرێمێکی فدراڵیە یعنی حکوومەتی عێراقی بەمانایش گەورە دەوڵەتی عێراق ناتوانێت وەکو جۆرە بە جۆرگان سەفینەوەمان بۆ هەرێمی کوردستان کات چونکە ئەمە لە دەستورە
وەکوڵەیەک هەرێمێکی سەربەخۆین لە ناو سیستەمی چوارچێوی فیدراڵی دەوڵەتی عێراق. ئەمە ینی مەسەلەن جۆرێکە، بەڵام فشارە سیاسیەکان و فشارە ئابوووریەکان جۆرێک لەو بابەتانەی کە ئێستا هەوڵە کاتەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەمە پێشتر هەناردەکردنی لەوتمان هەبوو، بەڵام ئێستا بەداخەوە بەوەی ئەو بڕیاری دادگای پاریسەوە ئەمەم کاتە گەورەمان کە ڕۆژانە 400,000 بەرمیل زیاتر هەناردەکە داهاتێکیش باشمان دەسەکەوت. ئەمە ڕاستی نەما لە لای کەشوە تورکیاش ئێوە لەگەڵ ڕاستەکەی لەگەڵ عێراق لەگەڵ بەغداد زیاتر ڕێگەی تاکو لەگەڵ هەرێمی کوردستان چونکە خوددا نەزانێت. یعنی کاک یونس بمبورە مەبەستەکەت ئەوەیە کە کاک سەرکۆ عەفو ببورە مەبەستەکەت ئەوەیە کە نەناردنی بەشەبوجەی هەرێمی کوردستان پەیوەندی بە نەناردنی بۆرینەوتی هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی بەندەری جیانەوە. ئەوە خاڵێکە بەڵێ ئەوەی چێکە لە تۆرە سەرکیەکان چونکە هەم عێراق وەکو باسماکرا هەرێمی کوردستان لە ڕووی دارایی لە ڕووی ئابووریەوە ڕۆژانە تحساب بە 400,000 بەرمیل نەوت هەناردەیەکرا داهاتێکی زۆرە گەڕایەوە بۆ ئابووری عێراق، بەڵام نەشەکە ئەمە نییە. عێراق بەغداد بە مانایشی کە کاتێکە هەرێم ئەم کاتە گەورەی ئابووری لە دەستداوە ئەوێ مەسەلەن کاتەکانی کە ئەوێ بە شێوک لە شێوەکان فشارە ئابووریەکانی خۆی بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بسەپێنە بە تایبەتی لەو بڕگانی کەوا پەیوەستن بە داهاتی نانەوتیەوە. ئێستا بۆ نمونە لە ڕێکوتنەکە باس ئەوە کراوە لە 150 داهاتی نانەوتی هەرێمی کوردستان ڕەوانەی بەغداد بکرێتەوە، بەڵام حکوومەتی عێراقی ئەڵێ ئێمە پێمان وایە پێویستە لە 100 گەڕێت چونکە پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان تەنها بومرەکانی بەرداهاتی نانەوتی حساب کردو، بەڵام حکوومەتی عێراقی ئەڵێ نەخێر باز و ڕسومات و هەموو ئەو بابەتانی کە چێتە ناو داهاتی نانەوتیەوە هەر هەموو پێویستە بگەڕێتەوە بۆ مرکز بۆ بەغداد. ئەمە وەکوڵی خاڵی وەکوڵێت لێکتێک نەگەشتن و تەفسیرکردنی جیاوازەکەیە حکوومەتی هەرێمی کوردستان فقط تەنها پێی وایە بومرگەکان داهاتی سیادین و فیدراڵی و پێویستە بگەڕێتەوە بۆ بەغداد، بەڵام حکوومەتی عێراقی نەخێر هەموو باج و ڕسوماتەکانی کەشکەوە وەزارەتە خزمەتگوزاریەکان بەدەستی هێنێ دەستیانەکەوێت پێویستە ئەمانە داهاتی سیادین بگەڕێتەوە بۆ بەغداد. تا ئێستا هەستەکەم ئەوەی کەوا دەبینی ئەکرێت لە نێوان شاندی هەردوو لە ئەمە ئاقلەی گەورەیە بەربەستێکی گەورەی لە نێوان یعنی بۆ ڕێکەوتنی گشتگیر و کۆنکرێتی لە نێوان بەغداد و هەولێرە. ئەمە هیچێکە لە فاکتەرەکان کە هەڵەتی گەشتن هەیە لە هەردوو لا تەفسیری جیاواز هەیە بۆ داهاتی نانەوتی جگە لە 400,000 بەرمیلەکە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر هەناردەی دەرەوەکرا ئەهلۆسالە ئەگەر نەکرا ڕادەسی بەغدای کا بۆ بەکاربردنی ناخۆیی ئایا بۆ بەنزینە گازوایی لە یان بەکاربردنی نەوتی سی ماڵانە بارودن یان لەوانەیە هەوڵی ئەوە بدرێتەوە محاولەیە کرا کە لە ڕێگەی بەندەری بەنیاسی سووریاوە هەناردەکرێت، بەڵام قسە لەسەرەوە بکەوە بۆرێکە پێچوونێکی زۆری ئەوێت چونکە بۆرەکەی 50 ساڵ هەموو پێشە پێویستی بە ڕۆژنکردنەوەی پێچوونێکی زۆری تێچوونەکەی لەسەر حکوومەتی عێراقیە. حکوومەتی عێراقی نایە لە ئەم کاتە ئەو ڕسکە گەورە بکە کەوا دەرەنجامەکەشی لەوانەیە بە شێوک لە شێوەکان نەگاتە نەتیجە، چونکە ئەو بۆریکەوە بەناو خاکی سووریا ئەڕوا لە هەندێک شوێنە بلەژێر دەسەڵاتی گروپە تندریژەکانی سووریایە بە تایبەتی مەتاوانیکەوە نزیکی نەتیجاوە لەوانەیە زۆرێک لە زۆرەکان مثلەن بەربەر تەقانەوە ئەو بابەتە حکوومەتی عێراقی وازی لەو پرۆژەیە ناوە، بەڵام ئەوەی کە هەیە ئێوە لەگەڵ تورکیا ڕێککەوێتەوە کەوا ڕۆژانە 400,000 بەرمیل نەوتی کەرکووک و هەرێمی کوردستان هەناردەی بەندەری جیهان کار لە ڕێگەی ئەوە بخاتە بازاڕەکانی جیهان و داهاتێکی باشی دەستکەوێت هەرچۆنە بێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پابەندی خۆی بقۆڵێت داناوە یایەتی بە عێراقەوە پێویستە بەڵێ نەوتەکەی ئێمە 400,000 فەرم ڕێکەوە لەگەڵ تورکیا نەوتەکە نادەکە، بەڵام ئەوەی کە کێشە گەورەکەیە هەستەکەم لەسەر نەوتەکە نەماوەفەقە لەسەر ئەو بڕگانەی پێویستە بە داهاتە نانەوتیەکانەوە. هەڵە پێگەشتنێکەیە لەلایەن هەردوو لیژنەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان و باسمان کرد پێی وایە تەنها گومرگە داهاتی نانەوتیە، حکوومەتی عێراقی نەخێر هەموو باج و ڕسوماتەکان داهاتی نانەوتی و پێویستە لە فافۆ بێتەوە لەم کاتیش ئەوکو باسمان کرد لەبەر هەرێمی کوردستان کاتە فشارەکانی نەماوە کاتە بێزەکانی نەماوە حکوومەتی عێراقی ئێوەیە بەو پەڕی دەسەڵاتی دارایی خۆی ئەزانێت کە ئێستا لە هەرێمی کوردستانە دوو مانگ کاک سەرکۆ ببوورە کاک سەرکۆ پێت وایە حکوومەتی هەرێمی کوردستانی سا هیچ کارتێکی نییە وەکو فشار دژی حکوومەتی عێراق بەکاری بێنێت؟ لە ڕاستیە کارتەکان ئەگەر هەبێت لە ڕووی ئابووریەوە بەداخۆنیمانە تەنها نەوتەکەەوە تا ناتوان هەناردەکەین، بەڵام کارتی یاسایی دەستوری و نێودەوڵەتیمان هەیە تا ویلایەتە کوردەکانی ئەمریکا خۆشبەختانە پشگیری هەرێمێکی سەربەخۆی وەکوڵەیە گرتووەکە لە چوارچێوەی عێراقی فیدراڵ ئەمە خاڵێکی گرنگە دوو لە دەستوری عێراقیە هەرێمی کوردستان سەپێنراوە ناشتوانێت لەم کاتە بەم خێرایە دەستور ئامال بکەتەوە. سێ زۆر گرنگە حکوومەتی عێراقیتەوە دوای چەلحانێکی زۆر و وەکوڵەیە جۆرێک لە جۆرەکان گەڕانەوەی جەماعەتی سەدر و دوایەوەکەوە حکوومەت دروست نەکرا و جاریشکە هەچۆرێ بوو بە تەوافەقی هەموو لایەک و ئیمزا کراوەتەوەکەوە بەڵێ تابەن بە پێکێنانی ئەم کابینەیە حکوومەت لا نەشیعەکانی حکوومەتی عێراقی بە تایبەتیەوە کەوا پێکێنەری سەرکی حکوومەتی عێراقین نانەوەیان حکوومەتی هەرێمی کوردستان وەکوڵێت کورد بە شێوەیەکی گشتی لەم کابینە حکوومەتی سوودانیا بکشێتەوە چونکە بکشانەوەی جۆرێک لە جۆرەکان
دیسان فەوزا و ئاژاوە و سیاسی و خۆپیشاندانە و چۆن لە سەردەمی کابینەکە عادل عەبدولمادیە دروست بوو لە سەردەمی کابینە دو سێ ساڵێک مستەفا کازمیاوی بە هەمان شێوە ناسەقاندگیری سیاسی و ئەوتۆ دروست بوو شیعەکان ئێرە جۆرە لە جۆرەکان هەم بگەنە ڕێکەوت و خۆشبەختانە نیەتپاکی سەرۆکوەزیرانی حکوومەتی عراقی دەرکەوتۆ چەندە دووپاتی گرۆتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیران و ئەوە بدانی کە ڕاتە بەها لەگەڵ ڕێکەوتنەوە پێشی وایە ڕێکەوت چونکە ڕێکەوتن تەمەنی کابینەکەی خۆی درێژ نابێت چونکە کورد پشتگیرێکی ئەوتۆ و قۆڵە پاڵپشتێکی گرنگە بۆ حکوومەتەکەی سوودانی لەم لایەنەوە ئەم کاتە فشار ئەم کاتانەمان هەیە بەڵام ئەمە وەکو لە ئابووری خۆتان نەزانن کاتی ئابووری گرنگتر تا کاتی مەسەلەن بابەتەکانی کە ئێمە بەداخەوە ئەو 400,000 بەرمیلەی کەوا ڕۆژانە هەناردەمانەکرد ئێستا توانەداراییمان نەماوەتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێنێ بێرێ وەزارەتی داراییەڵە توانای داراییمان نییە بۆ خەرج بۆ پێدانی موچەی هەرمەبەرانی هەرێمی کوردستان. کاک سەرکەوت باسی داهاتە نانەوتیەکانت کرد 199 تریلیۆن دینار بودجەی عێراقە لەو بڕێیە 16 تریلیۆن دینار پشکی هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا حکوومەتی عێراق 598 ملیار دیناری ناردووە بە دوو وەجبە بۆ هەرێمی کوردستان لە کاتێکدا کە لە 150 داهاتەکانی نانەوتی نەگەڕێنراوەتەوە بۆ حکوومەتی عێراق ئەگەر حکوومەتی عێراق داوای لە 100 داهاتە نانەوتیەکان بکات بە 598 ملیار دینار حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئەتوانێت موچەخۆرانی هەرێمی کوردستان بدات؟ ئایا ئەمە بیانوو نییە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە زیاتر لاواز بکرێت حکوومەتی عێراق نیەتی هەیە کە هەرێمی کوردستان لاواز بکات؟ خۆی کاک بێستون حتمما ئەمە وەکۆڵێکێکە لەو پاڵمانیارێکێک لەو سیاسەکانی کە بەغا بەرامبەر هەرێمی کوردستانی گرتەوە جۆرە جۆرەکان ئەوێ لە ڕووی داراییەوە کەوا مەسەلەن خەڵکێک چاوی بە پێشکەوتنەکان و بەرەپێشبوونی ئابووری هەرێمی کوردستان هەڵ نایە بە تایبەتی ئەوانەی کەوا ناتوانە خزمەتگوزاری لە ناوەڕاست و باشووری عێراق پێشکەش بە هاوڵاتیان بکەن تۆ تێبینی کە لە مەوسومی گەشتیاریە ینی ژمارەیەکی زۆر گەشتیارانی عەرب هات یەنە کوردستان و یەنە سلێمانی هەولێر وەکو شوێنە گەشتیاریەکانی هەرێمی کوردستانەوە خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان جۆرە بە جۆرەکان ژێرخانی ئابووری تا ڕادەیەک ناڵێن ئەوتۆ پێشکەش کردووە بە هاوڵاتیان و خزمەتگوزاریەکان لە چاو وەکۆڵی باشوور و ناوەڕاستی عێراقا ئەژوو ئاسمانە لەم لایەنەوە بەڵێ ئەمە یەکێکە لەو فشارانەی بەکارهێنا بەڵام ئەوەی تا هەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی دارایی ئەڵێ بۆ موچەی فەرمانبەرانی یەک مانگەی سەرجەم موچەخۆران و فەرمانبەران دیسما بە 910 زیاتریش ئەسە زیاتر بووە چونکە خەرجەکان زیاتر بوون با دابنێن معدل مانگانە 910 ملیار دینار دانێن ئالە حاڵەتە کاتێک مانگانە بەغدا 598 ملیار دینارە نێرە حتمما کوتێنانێکی ئەوتۆ دروست دەبێ داهاتی نانەوتی هەرێمی کوردستانیشمان داهاتێک ناخۆیەکانمان لەم کاتە ناگاتە ئەو ئاسیکەوە ئەو کوتێنانە بڕکاتەوە بۆ پێدانی فقط موچەخۆرات ئەمە لای کەش لایەکەوە بتێبینەوە کەین تەمعان ئابووری حکومەت تەنها هەر موچە نییە مەسەلا حکومەتی هەرێمی کوردستان موچەیە بە من و تۆی فەرمانبەر و موچەخۆر ئێمەش ڕاستەخۆچن لە بازاڕە پارەکەمان خەرجەکەین پێداویستەکانی خۆمانە کڕین و دێنە ماڵە بەڵام نا ئەی خزمەتگوزاریەکان ئەی ئاو کارەبا ئەی وەکۆڵی خزمەتگوزاری شارەوانیەکان خۆتان نەزانن لەسەر هەمووی درا بە قەتی تایبەت و گرێبەسی ساڵانیان بە ملیار دینارە ئەمانە هەمووی تەمعان پێویستی بە پارەیە بەڵێ پێمان وایە ئەمە یەکێک لەو فشارانەیە کە بەغدا بەرامبەر هەرێمی کوردستانی دێتە بەر ئەوی چۆنە بێ هەموو فشارەکانی خۆی هەمووی ئەو ئاەت بە تایبەتی تر کاک بێستنەوەی کەوا ئێستا بەغدا و هەرێم بەغدا لەگەڵ هەولێرە لیژنەی کانتێکێناوە بۆ سیاسەتکردنەوەی ڕەشنووسی یاسای نەوت و غازی فیدراڵی ئەوێت هەموو ئەو بڕیارانی کەوا لە مەصلحەتی بەغایە زیاتر هەموو خاڵ و بەندانی زیاتر بۆ کۆڵێک پەیوەستی کار لە ئەنجومەنی نەناژبی بڕێنێتەوە ئەم کاتە فشارانە بەکارهێنێ بۆی کەوا کورد بە شێوەیەکی گشتی تا ڕادەیەک نەرمتر بێت لە یاسای نەوت و غازی فیدراڵیە چونکە ئەم یاسایە لە 2003 حکوومەتی هەرێمی کوردستان داواکە بەغدا هەر نەیتوانێت کابینەی سوودانی یەکێک لە بەڵێنەکانی ئەوەیە کەوا یاسای نەوت و غازی فیدراڵی لە پەرلەمان کۆڵێ پەسەند بکرێت و بخێتە بابی جێبەجێکردنەوە کاتە ئەو گلەوگازاندانەی لە سامانە سروشتیەکان هەیە ناکرێت لەم لایەنەوە بەڵێ بەغدا بە هەموو شێر لەوانەی شەکاک بێستون یعنی نەشارێتەوە لەوانەیە ئەو کۆڵێ ئەجندای ئیقلیمی و تا ڕادەیەک وڵاتانی کەش هەبێ بۆ ئەوەی کەوا لاوەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان طبعا خۆتان نەزانن لەم مابەینە جیۆگرافیای هەرێمی کوردستان جیۆسیاسی جیۆئابووری هەرێمی کوردستان زۆرە گۆزۆرەکان ئەوەیە کەوا دەسەمەوە بکەین ئەگەر هاتوو بەغدا ئەم فشارانە بەکاربێنێ حتمما هەشێک لەو خۆتان نەزانن ئابووری و کۆڵە شادەماری هەموو بابەتەکانی کەی کاتێک ئەو داهاتی کە هێتە ناو هەرێمی کوردستانەوە ئەگەر نێت بۆ بڕیکەوە هەرێمی کوردستان حکوومەت پێویستێتی حتمما ناڕزای دووسەر خۆپیشاندان دروستەکە بۆ تایبەتی ئەگەر ئەداخۆتای هەموو موچەی 2 مانگ نەدراوە 2 هەفتەی ئایندا لەوانەیە بۆ کۆڵە دەرگای قوتابخانە خەمیدەکانە کرێتەوە حتما ئەگەر ئاوا بەردەوام بمشێەوە بەداخەوە ینی تاوەڕوان نەکرێت مەسەلەن داوام نەکرێت تاوەڕانە بایکۆت بکرێت خۆپیشاندان بکرێت ئەمانە هەمووی بەغدا پێم وایە بە ئەجەندایەکی تایبەت
ئەچەند لەوانەیە کێشەی ئابووری دارایی متمانی کەسمان هەبێت لە نێوان هەردوولا ئەمە بابەتیش کێ بەڵام ئەوەی کە قسە لە سەرەکریەوەی لە نێوان هەردوو لیژنەکەی بەغدا و هەولێرا ئەوەی کەوا تا ئێستا کێشەکات تەکنیکین بەڵام وا پێ ناچێتەوە تەکنیکی چونکە موچەی مانگی هەشتی موچەخۆرانی بەغدا و وەکۆڵە بەشەی حکوومەتی عراقی تەواو دابش کرا ئەو تایمە حەوت هەشت هێشتا وەرناگرتووە. باش کاک سەرکەوە باسی بەرژەوەندی ئیقلیمیت کرد ئەبینین کە کاتێک ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراق کرێ یاخود دێگەچێ ڕاستەخۆ ینی بەشێک لە کێڵگەنەوتیەکان لە هەرێمی کوردستان بردومانەکرێن هەردوێنێ شەوکە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد چەند موشکێک ئاڕاستەیەکێک لە کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان کرا لە ڕووی نێودەوڵەتیەوە وڵاتن ئەقلیمەکان ئەوە بینین بێگومان کاریگەریان هەیە لەسەر ناوخۆی عێراق لەسەر ئەو ڕێکەوتنانی کە لە عێراق کردەوە ئەو کۆمەڵە و ڕێکخراوانەی کە بەرژەوەندی تایبەتیان هەیە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ڕێنەکەوێ لە ڕووی نێودەوڵەتیەوە ئایا چ کاریگەریەک لەسەر حکوومەت یاخود چ فشارێک لەسەر حکوومەتی عێراق هەیە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بگەنە ڕێکەوتن بە تایبەت لەسەر بودجە و موچەی هەرێمی کوردستان قسەیەک هەبوو کە دوای پەیوەندی تەلەفۆنەکەی ئێمانوێل ماکرۆن لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق شاندی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردو ئایا مانە تا چەند ڕاستەوە تا چەند کاریگەریە بێت من پێم وایە کاک بەسۆن زیاتر ئەو فشارانی کەوا لە نێوان یانی بۆ ڕێکنەکەوتنی هەولێر و بەغدا فشاری ئیقلیمی نێودەوڵەتی بەشەی گشتی ئەوروپا ئەمریکا پشتگیری حکوومەتی هەرێمی کوردستان و پشتگیری عێراقێکی یەکگرتووەکەن کەوا هەموو پێکاتەکان بە حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە بەشدار بنتیایە ئەوە بڕاوەتەوە وڵاتانی کەنتای عەرەبیش خۆشبەختانە دۆستایەتێکی ئەوتوان هەیە لەگەڵ هەولێر و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە ئەوەی کەوای کێشەکەی زیاترە وڵاتانی نزیکی خۆمانە بەتایبەتی کۆماری ئیسلامی ئێران و تورکیا تا ڕادەیەک لەم لایەنەوە مەسەلەن ئایانەیە جۆرەك لە جۆرەکان فشاری سیاسی بخەنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە پێم وایە فشارە نێودەوڵەتیەکان لە مەصلحەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو تا بێت بە دوای تەلەفۆنەکە ئەو لیژنەیە وەفتەکە ڕۆشنەتە بەغدا بەڵام کێشە بۆ فشارە ئیقلیمیەکان خۆشان نەزانن حکوومەتی عێراقی کە حکوومەتێکی حکوومەتەکە بەدەستی شیعەوەیە لە ئەنجور و کۆڵێ جۆرەك لە جۆرەکان پەیوەستە بە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێرانەوە لەم لایەنەوە تەمان هیچ گومانێکی تیانە خۆشیان مەسەلەن ئەوە دوور بە دوور نازانەکەەوە بەڵێ دەست بابێت ساری ئیقلیمی هەیە بەتایبەتی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆی کەوا چۆنێک بێت ئەو فشارانی ئەو بەتایبەتی پشتمان هەیە ئەومان لەبێ نەچێت تەمان دارایی و ئابوووریانێکەوە ڕۆژئاوا ئەمریکا بەتایبەتی بەسەر کۆماری ئیسلامی سەپاندوێتی بەتایبەتی تر ئەوەی کەوا کارەبا و غازی ئێران کێتە عێراقەوە ئەوە تا پارەکانی بلوکراوە لە بانکەکانی عێراق ئەمما پێشۆ ڕێکەوتنێکراوە بەشێک لە پارەکانیان ڕاوەنی ئێران کراوە بەڵام ئەوەی لەوە گرنگترەوەی حکوومەتی ئەمریکی بە یەکجاری قەراری یاوەکەوە عەلاقاتی تجاری عێراق لەگەڵ ئێرانە بەشێک لە شێوەکان قاوە کەم کاتەوە بۆ ئاسی نەک سەفەر بەس نزیکی کاتۆ لە گوتلایەنەوە پێی وایە داوای کردووە ئێستا لە حاڵەت حاضرە پێویستە غازی هەرێمی کوردستان بەکاردێنن بۆ ئێرەکانی کارەبای باشوور و ناوەڕاستی عێراق بۆی کەوا سوود لەو بابەتەن لە ئێران وەرنەگرن ئەمە لەوانەیە فشارێک بێ بۆ من لای کەشەوە هەناردەکردنی غازی هەرێمی کوردستان بۆ غازی سروشتی هەرێمی کوردستان بۆ تورکیا و لێرەشەوە بۆ یەکێتی ئەوروپا ئەمە یەک بوو لەو هەنگاوانە کەوا یەکێتی ئەوروپا پشتگیریی زۆرەکە دوای ئەو ئەداگیرکاری رووسیا بۆ سەر ئۆکرانیا وای لە هات غازی سروشتی لە رووسیا بۆ یەکێتی ئەوروپا کەم بوویەوە بۆی سزادارایی و ئابوووریەکانی یەکێتی ئەوروپا لەسەر مۆسکۆ هەموو ئەمانە تەمان ئەم بڕیارە نێودەوڵەتیانە ئەو قەرە فشارە نێودەوڵەتیانە پێمان لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام ئەوەی کە هەیە فشاری ئیقلیمیە نزیکتر کۆماری ئیسلامیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا بۆ جۆرێک لە جۆرەکان ئەو بابەتانی کەوا پەیوەستن بە ڕێکەوتن لەسەر بابەتی بەشە بودجە و غاز و نۆت و لایەنەکانیکە. بەڵێ کاک سەرکەوەک ئابووریناسێک تا چەند ئومێدت هەیە کە هەردوو شاندی بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان بگەنە ڕێکەوتنی کۆتایی؟ ڕاستەکەی بەداخەوە تا ئێستا چەند گەڕیدانستان کراوە نەگەشتنەتە ڕێکەوتنێکی کۆنکرێتی بۆی چی دیکە جاریش کە ئەم وەفدانە هاتووێ بەغانەکەنەوە ڕاستەوخۆ ئەو بەشەبوزیکە هەمانە لەو لەقەیکەوە بانکی ناوەندی لە هەولێر هەیەی حسەکەی خۆمان وەگرن و هیچ کێشەی ئەوتۆ بەڵام بەداخەوە تا ئێستا دوای هاتووەکردنی چەندین وەفد بەتایبەتی پێر لە ماوەی مانگی ڕابردووە لیژنەیەکی تایبەتمەندی دیوانی چاودێری عراقی هاتووەتە هەرێمی کوردستان و لەسەر دەموزارەت و دامودەستگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە وەکوڵەیە وردبینیان کردووە بۆ 6 مانگیەکەمی ساڵی دارایی 2023 و بڕیارەکار هەموو راپۆرتەکان داوەتەوە بە وەزارەتی دارایی و بەنجومەنی وەزیران و هیچ کێشێک لەو بابەتانیە بەڵام بەداخەوە ئەمە وامان لێکە ئەم هەموو گەڕی دانستان و بێن و بڕۆ یعنی بێ هیوای و میدیەک و ڕۆژبینێکی ئەوتۆی بەیانە بڕۆ ئەگەر شاری نێودەوڵەتی و ئەگەر ئیرادەیەکی تا ڕادەیەک سیاسی گرنگی هەردوو لە هەبێت پێمان وایە شەڵا
نزیک بوونەوە لە ڕێکەوتن چونکە ئەو کۆڵە ساڵی دارایی و تا ساڵی دارایی 2023 هاتینە مانگینەوە تەنها 3 مانگمان ماوە بودجەکەش یاسای بودجەش پێویستە لەیەکی کە ئەو ساڵەوە جێبەجێ بکرێت چەندەمە 3 ساڵیشە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بەشە بودجەی کەوا لەم یاسای بودجە هەیە کە نزیکەی 2 تریلیۆن دینارە بەداخەوە تا ئێستا ئەو بڕەپارە گەشتە دەستی هەرێمی کوردستان ئەوەش دیار و کەوا بەشی موچەخۆرانی نەسەر پێمان وایە هیوادارین ئەمە دوایین گەڕ بێت بۆی کەوا ئەم وەفدانە ئەم جاری شکات دووبارە سێبارە نبێتەوە هیوادارین ئەم کێشە تەکنیکیانەی کەوا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا هەیە بگاتە ڕێکەوتن و جاری ئەم ڕەشبینی کەوا لە ناو هەرێمی کوردستان و موچەخۆران و دانیشتوانی هەرێمی کوردستانە بڕێتەوە. کاک سەرکۆ ئەگەر وەکو دوایین پرسیار ئاڕاستی بەڕێستی بکەم وەکو ئابووری ناسێک چی بکرێت بۆ ئەوەی ڕێگەیەکی زانستی لە بارودۆخێکی یاواکە موچە درەنگ دابەشەکرێت بەداخەوە کەوای لاتوە چی بکرێت بۆ ئەوەی خەرجی تاکەکەم بکرێتەوە و وا بکەین ئەو داهاتەکەمی کە هەیە بە فێڕۆ نەچێ و بە بەهدەر نەچێت ئەگەر ڕێنمایەکت وەکو دوایین پرسیارە ڕاستی هاوڵاتیانی بکەیت سواس دەکەم. لە ڕاستیا بەداخەوە کە ئەم بەردۆخەی واقعی بەسەرمانە دەستیوە چارمان ناچارە بەڵام ئابووری خێزان ئەو کۆڵە جۆرێک لەقێکە لە زانستی ئابووری بە شێوەی گشتی پێویستەکە ئێمە وەکو خێزان وەکو تاک بە شێوەی گشتی و کۆمەڵگە خۆمان بگونجێن لەگەڵ ئەو واقعەتی هەمانە بەداخەوە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی گەورەی کەوا اعتیمادمان لەسەر ئەو موچەیە ئەو ڕەپارەی کە حکومەتی هەرێمی کوردستان ئەماناتێت چونکە سەرچاوی بەژێریمانە هەلی کار کەمتر هەیە لە کەرتی تایبەت بەداخەوە لە هەرێمی کوردستانە نەگەشتەوە کەوتە قۆناغی کەوا ئێمە زیاتر پشت بە کەرتی تایبەت بەچینەوە تا هەیە زیاتر بە موچەخۆران و فەرمانبەران و 1,650,000 خەڵک تاکەکەس کە نوێنەری چەندین خێزانن لە هەرێمی کوردستانە اعتیمادیان لەسەر پشت بەم موچەیە بەسنکەوە ماگانە وەرگن بەداخەوە کەم دەهۆی دواکەوتنەوە تووشی بەتەلەن هەنێک بابەتە بین پێویستە مەسەڵەن خێزانەکان ئەو کەسانی کەوا ئەو کۆڵەی بەڕێبردنی ماڵن لەسەرە تاکەکان بە شێوەیەکی گشتی یعنی مەسەڵەن ئێمە لە ژیانە هەنێ پێویستیمان هەیە ضروری و هەنێکشمان هەیە پێویست ناکە بەکارین پێویستە کەمالی ئەتوانین مەسەڵەن لە ضروریەکانە بە شێوەیەک لە شێوەکان دەستخێنە سەر ئەو لێ بن بۆ خاڵ و بۆ پیر بۆ شمەک و خزمەتگوزاریانی کەوا زۆر بە تایبەتی بۆ نمونە خواردن و خواردەمەنی خۆتان نەزانن ئەوە هیچ گومانیتیانە ئاکری ئاو کارەبایە مەسەڵەن کری مۆلیدەیە ئەو بابەتانی کەوا هەیە نەخۆشیە خواردنەخواستە بابەتەکانی کەیە ئەچۆنە بێ ئەو داهاتی کە هەمانە دەستمانێک لە ڕێی موچەوە بتوانین خۆمان بگونجێنین بەڵام ئەمە ئەستەمە چونکە بۆ خەرجەکانمان زۆر گەورەیە لە چا ئەو بڕێکەوە هەتا موچەکەش خۆتان نەزانن نزیکەی وا 8 ساڵە تا ئێستا لە بەرزکردنەوەی موچەخۆران فەرمانبەران بەرز نەکراوە طبعا ئەمە جۆرێک لە جۆرەکان کەمترین یعنی وای لە هاتوو داهاتی فەرمانبەران کەم بێتەوە بەڵام هەچۆنە بێ ئەو داهاتی کە دەستمانەکرد پێویستە ئێمە خۆمان بگونجێن لەگەڵ واقعی کە هەیە پێویستەکانی خۆمان ڕێ بخێنەوە لە ئابووری سیاسەتێکمان پێویستە سیاسەتی سەخاشوب واتە سێگەڵگۆشین پێشترکەوە خەرجەکانمان زۆر بووە و بەکاربردنمان زۆر بووە ئەو بنکەوە سنوورێک دیاریکەین بۆ خەرجانە چونکە ئەگەر وانەکەین حتما ناومانەچێتە ناو لیستی دەفتەری مارکێت و مۆڵ و دوکاندارەکانەوە بۆ قەرزکەوە ناشتوانین مانگانی کە بێنە چونکە تا حالم 2 مانگ دواکەوتەوە خەرجی پێشی بەتەسەر زۆر بێت لەبەرەوەی تا خێزان کۆمەلگا بە شێوەیەکی گشتی پێویستە خۆی بگونجێنە کورداری خۆشمان جوانیان وتوڵێ بەقەدەر بەڕێکەی خۆ پێڕایکێش یعنی مەسەڵەن زال لە پێویستەکانی خۆ خەرج مەکە مجبورین چونکە واقعەکە زاڵ بۆ بەسەرمانە هیچ دەرفەتی کەمانی هیچ سەرچاوێکی داهاتوانیە هەرو موچەی کە هەمانە هەرچۆنێک بێت جۆرە لە جۆرەکان خۆمان بگونجێن لەگەڵ ئەو داهاتە کەمەی کەوا دەستمان کەوتەوە هیچ ئەوە باشەکەوت ناتوانین هیچ باشەکە بخین ئەوەی کە هەیە بتوانین خەرجەکانی خۆمانی پێدادین بکەین بتوانین پێویستیەکانی ماڵ و مناڵ و ئەوەی کەوا لەو مانگال لەو 50 شەوا لەو 2 مانگی کە تا موچەکەیەتەوە ڕێک بخەین ئەمە باشترین سیاسەتە چونکە گەڕوانەکەی حتما پێویستە قەرزی بۆ بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ سەرکۆی یونس ئابووریناس سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەمان سپاس بۆ زانیاری و سەرنج و تێبینیەکانت زۆر سپاس. بیسەران و بینەرانی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی بەم شێوەیە بەرنامەی گفتوگۆی ڕۆژنامەنووسی و هەفتەیەمان پێشکەش کردن تا هەفتەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم خواتانەکە.